ناوم زریان زرار ئەحمەدە، ناسراوم بە دکتۆر دیزاینەر و تەمەنم 25 ساڵە. بە ئەسڵ خەرچی گوندی شاوێسیمە، بەس لە هەولێرێدا دەنیشم. وەکو پیشەی پێشترم شەهادە و ئیشی پێشترمەوە بۆ کە شیکاری نەخۆشەکانم تەواو کردیا و دیبلۆم هەیە لە بوارە، بەڵام نەچمە ناو بوارەی خۆم و ئێستاکە بە ئیشی گرافیک دیزاین و سوۆشیال میدیا و هەروە ژیری دەستکردەوە سەرقاڵم. سەرەتای دەستپێکردنم وەکو پرۆژێ دەگەڕێتەوە سارێک لە بۆ ئێستا کە ئەو کاتە ژیری دەستکردم بەکاردێنە هاو شێوی ChatGPT و دیپسیک و ئەو بابەتانە حەزم دەکرد ڕۆبۆتێک دروست بکەم کە تایبەت بی بەخۆم و لە بواری گرافیک و سوۆشیال میدیا بیتن و ئەو بیرۆکەی دروستکردنی ئەو ڕۆبۆتەژ یاخود ئەو بۆتەش دەگەڕێتەوە لە 9 مانگ پێشێستا کە ئەو کاتە بیرۆکەیەکم هەبوو دروستی بکەم بەس ئێشتان دەکارکردندانەوە تەنها بیرۆکە بوو تقریبی 2 هەفتە پێشێستاکە ڕۆبۆتەکەم دروست کرد بە ناوی ژیری کە تایبەتە بە بواری گرافیک دیزاین و سوۆشیال میدیا و زانیاری دەداتی دەربارەی ئەو بابەتانە و بێجگەلەوەش زانیاری دەربارەی کولتور و مێژ و زمان و ئەدەبی کوردی دەداتێ و یەکێک لەو شتانی کە ژیری پێ دەبەخشێ ئەوەیە کەوا نووسینەکان بە شێوەی خاڵبەندیە و هەروەها نووسینی کوردیت لۆ دەکاتەوە ئینگلیزی و عەرەبی. لێرانە پرسیارمان لێ کردیە لە ژیری نووسم ژیری دەستگای میدیایی 964 پلسی دەناسی لە کوردستان یان زانیاریت هەیە لەسەریان. تەمانە لێرە نووستی بەڵێ دەستگای میدیایی 964 لە دەستگای میدیای گەنج و پێشکەوتوەکانی هەرێمی کوردستان.